ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوی جرەت کات بەیعەت وەرەگرێ لە ئەنسار کە بچێ بۆ خزمەتیان لە شوێنێکە کە ئیتر دەواازەی مینایە لەو شوێنەی کە حەجی لێ ئەکرێ بەیعەت لە حەفتا سەحابی ئەهلی مەدینەی ئەنسار وەرەگرێ کە بچێ بۆ خزمەتیان و شوێن و بنە و بارگە پێچێتەوە و لە مەکەوە بچێ بۆ مەدینە. لەم کاتەیە کە قوڕیش بۆنی ئەوە ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەفەرەکات کۆ ئەبنەوە ئیجتیماعی کە بەستن کە ئەبێ محەممەد ڕێی لێ بگیرێ. هەر یەکەیان لە سەنادید و قوڕیش و لە مەکتەب سیاسی و لە گەورەکان و لەوانەی کە پلانی تیرۆردا ئەنێن بۆ خەڵکی موسڵمان کۆ ئەبنەوە کابرایەکی ڕیشپیش خۆی کامەمەنیسەکەی ئاڵێن تۆ چیت؟ ئەڵێ من کابرایەکی نەژدیم لەوانەیە ئیسفادە لە ڕاکەم کەن. ئەبوو جەهل ئەڵێ بابێتە ژوورەوە، ئەویش ئەکەنە ژوورەوە و یەکێکیان ئەڵێ با محەممەد سژنکەین. کابرای نەژدی ئەڵێ کە شەیتانە و خۆی گۆڕیوە لەسەر شیاوی پیاوێکا و هاتوۆتە پێشەوە و ڕاوێژ لەوان وەرەگرێ و ڕاوێژیان پێیەکە، ئەڵێ کە سوکارەکەی دێن و ئەنسارەکانی دێن و بەرێدەن و ئەیبنەوە ماڵە و ئازادێکن. ئەوانی تریش ئەڵێن با دەریکەین بڕوات بۆ هەر شوێنێکە ڕوات لە کۆڵمان بێتەوە. پێڵێن ئەڵێن ئەگەر دەرچوو لە بشارە لە دەوری کۆبنەوە و قووەتێ دروستەکەن و یەنەوە سەرمان جارێکی تر ئەم دینە سەرەکەوێ و ئەبین بەژێر پەلوپەیانەوە. ئەبوو جارێک ئەڵێ من ڕێیەکم هەیە و کەسی تر ئەم ڕێی نییە، ئەبوو جەهلەکانیش زۆرن. ئەڵێ با محەممەد تیرۆرکەین، بەڵام تیرۆرێک نا لەسەر یەک کەسکەوێ، با هەوپەیمانێتیەکی بۆ دروستکەین، خوێنەکەی لە بینی هێزی فڵان حیزبە فڵان دەسەڵاتە لە بینی هێزە گەورە دەسەڵاتەکانە ون بێ، لە هەر قەبیلەیەک لە هەر تیرەیەک یەک گەنج بێنین، نوێنەری قەبیلەکەی بێ، هەمویان بچنە جوانی محەممەد بە یەک جار لێی بن. سەیری ئەم پلانەکە کە هەتا ئەمڕۆ حزوری هەیە، زلهێزەکانیش کە ئەیانەوێ لە وڵاتێ بن یاخود لە موسڵمانان بن بە تەنیا لێیان نادەن، هاوپەیمانی و حیلفی بۆ کۆکەنەوە بۆ ئەوەی کە خوێنەکەی ون بێ. دوایی کە سوکاری محەممەد داوای خوێن لە چێ ئەکەن؟ لە کەس دەسەڵاتی چیان هەیە؟ خۆ بەقیژە هەموو قەبیلەیان ناچن، ناچار بە خوێن سوڵحەکەن. شەیتان وەڵێ ئەمە ڕەئە، ئەمە تەواوە، چی بۆ کۆکەنەوە؟ 40 دانە گەنجی سوار چاکی پاڵەوان، وەرە 40 دانە گەنج بە شمشێرەوە لەبەردەم ماڵی محەممەدا بۆستێ، محەممەد لە ماڵەکەی خۆیان بێ، هەر شواردەوری ماڵەکەیان تەنی بێ و گرتە بێ، بە تەیارە و تۆب لە بەردەمی ماڵەکەیان بن، محەممەد مەجالێکی و دەرفەتێکی دەرچوونی بۆ نەما بێ، 40 دانە گەنج تەوقی دەوروبەر و ماڵ و کۆڵانیشیان کردە بێ، ئەبێ محەممەد لەشەوە دەرچیت. ئاسمان هەڵتەکێشێ زەوی نەخێر، وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون. مشتێ خۆڵە و پێغەمبەری خوا بەناویان هاتێپەڕە بێ، کابرایەک دێ ئەڵێوە چاوەڕی چیەکەن؟ ئەڵێن چاوەڕی محەممەد دەکەین، پەلەمە کە با بێتە دەرەوە بیکوژین یاخود ڕۆژ بێتەوە. ئەڵێ محەممەدم بینی ئاوا ڕۆیشت و تۆزێکی کرد بەسەرتانە، سەیری سەریانەکەن تۆزی پێوەیە، بەیانی کەچن کە سێرەکەن عەلی لە شوێنەکەیان خەوتووە. ئەمە چییە؟ ئەمە محەممەدێکە و پێغەمبەری خوایە، خوای گەورە هەروە بە ئاسانی تسلیمی ناکە ئەم بۆ ئەو ئیشەکە، پەنا و پشتی هەر ئەمە خوای لەگەڵە.